بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. تابعانی عزیز، خوشکان برایان خۆشحاڵین کە لەوانەی چواردەهەمدا بە خزمەتتان دەگەینەوە کە لەو وانەیەدا دەمانەوێت باز لە ئاەتەکانی قورئان بکەین. وشەی ئاەت جارێ لە قورئانی پیرۆزدا کاتێک کە بەکاردێ مەرج نییە هەموو کاتێک مەبەستی ئەو ژمارەیە بێت کە لە پێشچاوی ئێمەیە. کە دەڵێ ئاەت مەرج نییە مەبەستی ئەو ئاەتە بێ کە ئێمە لە ناو قورئاندا دەیخوێنینەوە و ژمارە و ڕەقەمەکانی لەسەر دانراون. بۆیە ئەگەر سەیری وشەی ئاەکەین لە قورئانی پیرۆزدا بە چەند معنایەک هاتووە، بۆیە ئەو کەسەی کە تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکان دەکا هەم بۆ وشەی ئاەت و هەمیش بۆ وشەکانی دیکە دەبێ ئاگادار بێت و بزانێت لەو ئاەتەدا ئەو وشەیە بە چ معنایەک بەکار هاتووە. بۆیە لە قورئاندا هەمیشەکە گوترا ئاەت مەبەستی ئەو ئاەتە نییە کە لە زیهنی ئێمەدایە، کە لە مێشکی ئێمەدایە، کە ڕەقەمی لەسەر دانراوە، بەڵکو لە قورئانی پیرۆزدا ئاەت بە کۆمەڵێک مانا هاتووە. یەکێک لەوانە کاتێک کە دەڵێ ئایە یعنی علامە یعنی نیشانە، زۆرتر نیشانەی دەسەڵاتی خوای گەورە. خوا دەفەرمێت ئینە ئایەتە مولکیهی، بێگومان نیشانەی بوون بە پادشایەتی تاڵوت ئەوەیە ئەن یەئتیەکوم التابوت و بۆتان دێ سندووقێک فیهی سەکینەة من ڕەبیکم، تێیدا ئارامی و ئاسوودەیی لەگەڵە. کەواتە ئایە هێندێک جار بە معنای نیشانە دێ کە پێویست دەکا ئەوانە بنووسنەوە. وشەی ئایە لە قورئانی پیرۆزدا معنای یەکەمی یعنی علامەت یعنی نیشانە. معنای دووهەمی هێندێک جار بە معنای موعجیزە دێ. موعجیزەی پێغەمبەران ئەوەی کە کەس نەیتوانیوە هاوێنە و هاوشێوەی بێنێت. وەکو خوا دەفەرمێت سەل بەنی ئیسرائیلە کەم ئاتەیناهم من ئایەتین بەیینە، بڕۆ پرسیار کە لە بەنو ئیسرائیلیەکان بزانە چەندەمان بۆ هێناون لە موعجیزە و نیشانەی ڕوون و ئاشکرا. کەواتە لێرە مانای دووەمی ئایە بریتیە لە موعجیزە، ئەوەی کە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هێناویانە. گۆچانەکەی موسا ئایەتی نیشانەی بوون بە پێغەمبەرایەتیەکەی بووە، دەستەکەی کە هێناویەتە دەرێ ئایە بووە. پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم کە مانگی لەت کردووە ئایە بووە، کە ئاوی لە دەست هاتووە زۆر جار دار بۆی گریاوە قسەی لەگەڵ دار و بەر کردووە، ئەوانە ئایەتن موعجیزەن. معنای سێهەمی ئایە لە قورئاندا بریتێ لە عیبڕا یعنی پند و ئامۆژگاری. وەکو خوا دەفەرمێ ئینە فی ذالکە لە ئایە، بێگومان لەوەدا چەندان پند و عیبرەت و ئامۆژگاری هەن. معنای سێهەمی ئایە بریتێ لە عیبڕا پند ئامۆژگاری. مانای چوارەم لە ماناکانی وشەی ئایە یعنی کاری سەرسوڕهێنەر، ئیشی سەرسوڕهێنەر، کە خوا دەفەرمێت وەجعلنە بنە مەڕیەمە و ئومەه ئایە، ئێمە گێڕامانن ئیبن مەڕیەم عیسای کوڕی مەڕیەم و دایکی بە شتێکی سەرسوڕهێنەر لەدایک بوونی عیسا، قسەکردنی عیسا، بوون بە پێغەمبەرایەتی عیسا، نووسینی زانینی نووسین، زانینی خوێندنەوە لەگەڵ لەدایک بوونیدا، هەموو کاری سەرسوڕهێنەر بوون کە خوای گەورە پیشانی ئەو خەڵکانەیدا کە لەو سەردەمەدا هەبوون و لەو سەردەمەدا دەژیان. هێندێک جار وشەی ئایە بە معنای دەلیل و بەڵگە دێ، کە خوا دەفەرمێت وەمن ئایاتیه خەلق السەماوات والئەرض، یەکێک لە بەڵگەکانی دەسەڵاتی خوا، لە بەڵگەکانی دەسەڵاتی خوا، دەلیلەکانی دەسەڵاتی خوای گەورە دروستکردنی ئاسمانەکانە، ئاڵوگۆڕکردنی جیاوازی زمانتانە و هەروەها جیاوازی ڕەنگتانە. کەواتە معنای چوارەمی وشەی ئایە بریتێ لە دەلیل. معنایەکی دیکەی وشەی ئایە بریتێ لە جەماعە. جەماعە یعنی کۆمەڵ، دەستە، وەکو لەناو عەرەباندا باوە دەڵێ خەرەجە القەوم بئایاتیهم، یعنی قەومەکە خەڵکەکە هاتە نەدەرێ هەمویان بەیەکەوە. کەواتە لەناو قورئانی پیرۆزدا کاتێک وشەی ئایە بەکاردێ هەموو جار مەبەستی ئەو ئایەتە نییە کە من و تۆ لە مێشکماندایە یا ڕەقەمی بۆ دادەنێن یا ژمارەی بۆ دادەنێن، بەڵام
لروي زمانوانيەوە طبعا لە زانستی علمی قورئاندا هەر کاتێک گوتمان ئاەتێکی قورئان ئاەتێکی ناو قورئان یعنی ئەو کۆمەڵە کەلیمانەی کە بەیەکەوە ڕقەمێکیان بۆ دانراوە ئایا لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئاەتەکان ڕقەمیان بۆ دانرابوو یا بۆ داننرابوو بێگومان نەخێر لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئاەتەکان ڕقەمیان بۆ داننرابوو بەڵکو نێوانی ئاەتەکان بە بۆشی هێشترا بوویەوە بۆ ئەوەی بزانن کە ئاەتەکەی یەکەم بە نمونە لەگەڵ دووهەم دوشتی لە یەک جیاوازن، چوارەم لەگەڵ پێنجەم لە یەکتر جیاوازن، شەشەم لەگەڵ حەوتەم لەگەڵ لە یەکتری جیاوازن. ئەی چۆن زاندرا ئەو ئاەتانە چێ تەرتیبی کردن و چێ ڕیزبەندی بۆ دانان؟ طبعا بە ڕەئی زۆرینەی عولەما تەرتیبی ئاەتەکان ڕیزبەندی ئاەتەکان کە کراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوویەتی لەگەڵ هاتنە خوارەوەی وەحی. چۆن کردوویەتی؟ کە ئاەتی بۆ هاتووە طبعا کاتیبی وەحی هەبوون، هەر نووسەرێکی وەحی کە بانگی کردووە پێی گوتووە ئەمڕۆ ئەوەندە ئاەتەم بۆ هاتنە خوارێ لە سوورەتی فلانەدا. بۆی زۆر سوورەتانە بە چەند جار هاتوونەتە خوارێ. اقرأ باسم ربك الذي خلق بنمونە لە یەکەم هاتنە خوارەوەی بوون بە پێغەمبەرایەتی پێغەمبەردا بوون صلی الله عليه وسلم، بەڵام مەجموعەکەی دیکە چەند ساڵی پێچووەتە هاتوونەتە خوارێ. بەڵام ئەو کاتێک کە بەشەکەی دیکە هاتوۆتە خوارێ پێغەمبەر فەرمێتی صلی الله عليه وسلم ئەو چەند ئاەتانەش بخەنە گەڵ ئاەتەکانی سوورەتی ئیقرا بنمونە. سوورەتی بەقەرە، ئالی عیمران ئەوانە هەر یەکەیان بە چەند جار هاتوونەتە خوارێ، بەڵام لەگەڵ هاتنە خوارەوەیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کاتیبی وەحیەکانی گوتووە ئەو ئاەتانە ئیفلانە سوورەتەنە و لە فلانە جێگایشدا لەگەڵ لە فلانە شوێنە بیان نووسن و دایانێن. ئەوە یەکێک بۆ لە شێوازەکانی طبعا تەرتیبکردن و ڕیزبەندیکردنی ئاەتەکان. شێوازێکی دیکە کە سەحابەکان جگە لە کاتیب وەحیەکانی زانیویانە طبعا ئاەتەکان ڕیزبەندی بۆ دانێن، ئەوە بۆ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نوێژدا بە تایبەتی و لە کۆڕ و مەجلیسەکاندا ئاەتەکانی بەو ڕیزبەندیە خوێندونەتەوە کە ئێستا لە ناو قورئاندا هەنا. پێغەمبەر صلی الله عليه وسلم کەمتر وا هەبووە سوورەتێک لەتکە لە ناو نوێژەدا، بە زۆری وا هەبووە کە دەستی کردووە بە سوورەتێکی تا کۆتایی خوێندوێتی. بە گوێ لێبوونیان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە دووبارەکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتێک بە دوای ئاەتێکی دیکەدا زانیویانە کام ئاەتە لە دوای کام ئاەتە دانراوە لە ناو موسحەفەکاندا. کەواتە کارێکی قورس و سەخت نەبووە زۆر، و هەموو عولەماش متتەفیقن لەسەر ئەوەی کە تەرتیبکردنی ئاەتەکان بە وەحیە و بابەتێکی تەوقیتیە، هیچ کەسێک دەستکاری نەکردووە وەشی نەدەستکاریکە. چۆن وەحی بۆ پێغەمبەر هاتۆتە خوارێ صلی الله عليه وسلم یەکەم جار جیبریل هێناویەتی پێغەمبەر حیفزی کردووە. جیبریل طبعا بە پێغەمبەری گوتووە ئەوەندە ئاەتەم بۆ هێنایە خوارێ، بەڵام لەگەڵ فلانە سوورەتەدانا ئەو ئاەتە. پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕێک بە کاتیب وەحیەکانی گوتووە ئەو ئاەتانەی ئێستا بۆتان دەخوێنمەوە بڕۆن لەگەڵ فلانە سوورەتە بینووسن. جا پێغەمبەر عادەتی وا بووە صلی الله عليه وسلم کە بە کاتیب وەحیەکانی نووسیوە پێشی گوتن بۆم بخوێننەوە، یعنی دڵنیا بۆتەوە لێی کە چۆنی پێگوتون بەو شێوازە نووسیویانە، لەگەڵ کام سوورەتە فەرمانی پێکردبن بنووسن لەگەڵ هەمان سوورەت نووسیویانە. ئەوە یەک. و دواتریش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆی لە نوێژدا زۆرتر قورئانی کە گوتۆتەوە یان لە مەجلیسەکاندا کە قورئانی بۆ سەحابەکان خوێندوتەوە بەو تەرتیبات و ڕیزبەندیە خوێندوویەتەوە کە ئێستا لە ناو موسحەفەکاندا بوونیان هەیە، کە بە تایبەتی لە ڕەمەزاناندا پێغەمبەر صلی الله عليه وسلم عادەتی وا بووە هەموو ڕەمەزانێک طبعا هەموو ساڵێ جارێک طبعا جیبریل لە ڕەمەزاناندا هاتووە ختمی لەگەڵ پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خوێندنەوەی جیبریل فێر بووە چۆن ئاەتەکان بەیەکەوە ڕیزکە، و هەروەها سەحابەکانیش خوا لێیان ڕازی بێت
لە خوێندنەوەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فێربوون چۆن ئاەتەکان بە دوایدا بە دوای یەکتردا تەرتیب بکەن و ڕیزیان کەن کەواتە دەرسی ئەمڕۆمان معنای ئاەت کە باسمان کردن بە چەند مانا دێ و لە مستەڵەحی علومی قورئاندا کە گوتمان ئاە یعنی ئەو کۆمەڵە کەلیمانەی بەیەکەوە ڕقەمیان بۆ دانراوە کە کاتی خۆی لەسەر لەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بۆشایی لە بەینیاندا بەجێ هێشترا بوو چۆن ئاەتەکان تەرتیب کراون بە وەحی قسەی هیچ بەشەرێک لە تەرتیبکردن و ڕیزبەندی ئاەتەکاندا بوونی نییە ئەی ژمارەی ئاەتەکان چەندە ئەی بۆ جیاوازی لە ژمارەی ئاەتەکاندا هەیە بێگومان ئەوە جێگای هەڵوێستە لەسەرکردنە کە تەوان کۆمەڵێک ڕقەم بەکاردێن بۆ ژمارەی ئاەتەکان هێندێک لە زانایان بە تایبەتی نافع یعنی ژمارەی ئاەتەکانی بە 6270 ئاەت حساب کردووە 6270 ئاەت ژمارەیەکی دیکەمان هەیە کە پێی دەوترێت ژمارەی هەر مەدەنی کە ئیسماعیلی کوڕی سلێمان ژماردوونی بە 6214 ئاەت ژماردوونی ژمارەیەکی دیکەمان هەیە کە پێی دەوترێت عەدەدی بەسری ژماردنی بەسریەکان دەڵێن 6204 ئاەتە عەدەدێکی کەمان هەیە کە ئەوانە ئیدی مەشقن دوو عەدەدن دوو ژمارن ژمارەیەکیان دەڵێن 6226 ئاەتە هێندێکیان دەڵێن 6227 ئاەتە یەک ڕقەمیان فەرقە حیمسیەکان دەڵێن ژمارەی ئاەتەکان 6232 ئاەتە عەدەدی کوفیەکان کە ئەوە لە موسحەفەکاندا ئێستا تەمان کاری پێدەکرێت دەڵێن 6236 ئاەتە ژمارەکان بۆ جیاوازن تەمان لەبەر دوو هۆکار یەکەمیان هێندێک لە ژمارەکان ئەوەیان تێدایە تەمان بیسمیللایان لەگەڵ هەموو سوورەتێکدا بە ئاەتێک حساب کردووە هێندێکی دیکە لە کاتی تەمان خوێندنەوەی قورئانی پیرۆزدا کاتی خۆی لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەپێی ڕیوایەتەکان کە ئاەتی وا هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێندێک جار وەقفی لەسەر کردووە هێندێک جار ئاەتەکەی وەسڵ کردووە جا هێندێک لە ڕاویەکان لەوانەیە ئاگاداری ئەو ڕیوایەتانە بن گوێیان لەو خوێندنەوەیە بوو بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتەکەی لە کاتی خوێندنەوەدا بەیەکەوە وەسڵ کردووە کە ئاەتەکەی بەیەکەوە وەسڵ کردو بەیەک ئاەت حسابیان کردووە و هێندێک جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئاەتەکەی خوێندوتەوە وەقفی لەسەر کردووە بۆیە 20 و چەند ئاەتێک طبعاً لە ڕقەمەکەیدا لە ژمارەکەیدا خلاف هەیە بەڵام هەرچۆنێکی بێ ئەو موسحەفەی کە ئێستا لە بەردەستی ئێمەدایە ژمارەی ئاەتەکانی 6236 ئاەتە طبعاً بسم الله تەنها لە سوورەتی فاتحە بە ئاەتێک حساب کراوە لە هیچ شوێنێکی دیکە بە ئاەت حساب نەکراوە ژمارەی کەلیمەکان وشەکانی ناو قورئان چەندن طبعاً ئەویش طبعاً ژمێردراون بە شێوەیەکی دقیق کە دەڵێن 77437 کەلیمەی قورئان 77437 کەلیمەیە وشەیە قورئان ئەی چەند پیتە طبعاً لە پیتەکاندا خلافێک هەیە دیسان جیاوازیەکە دیسان لە چیدایە لە ژماردنی پیتەکانی بسم الله لەگەڵ نەژماردنیان جا ئەگەر بسم الله بژمێرین دەڵێن 323,015 پیتە قورئان 323,015 پیتە و ئەگەر بسم الله حساب نەکەین دەبێتە 321,000 پیت 321,000 پیت یان 323,015 پیت ئەوە ژمارەی پیتەکانن ئەگەر کەسێک قورئان یەک جار بخوێنێتەوە یعنی 333,015 پیتی خوێندووە کە هەر پیتەی تەوان لە خوێندنەوەدا
دەزانین کە بە حەسەنەیەک بۆمان حیسابە، هەر حەسەنەیەکیش لای کەمی 1 بە 10 حیسابە، کەواتە بێنە ئەو 333,000 تەقسیمی دەکە، بزانە کاتێک کە ختمێک دەخوێنی چەندە خێرت بۆ نووسراوە و چەندە ئەجرت دەستکەوتووە. ئەوانە کۆمەڵێک زانیاری بوون لەسەر ئاەتەکانی ناو قورئان کە پوختەی تەوان دەرسەکە وازحە ئەوەی کە ژمارەی ئاەتەکان بزانین کە ژمارەکان ئەگەر هەمویان بزانین چاکترە بۆ معلوماتی خۆمان و تێدەگەین بۆچی خلاف هەیە لە ژمارەکاندا. لە زۆر جار کە ڕقەمی ئاەتەکان دەگوترێ هەموو ڕقەمەکان وەکو یەکنینە، خلافەکە لەوەیدا دروست بووە بۆ بەپێی قیراءەتەکانیش تەوان دیسان خلافاتەکە دروست دەبێ. هێندێک جار لە هێندێک قیراءەتدا دوو ئاەت بەیەک حساب کراون، بەڵام لە هێندێک قیراءەتدا طبعا ئاەتەکە حسابی وەقفی بۆ کراوە و بەیەک حساب کراون کە فعلا هێندێک ئاەتانە لە ڕووی معناوە زۆر تێکەڵکێشن و هێندێک جارەها گە دیقەتتاندا بێتێ لای لەسەرە لە ئاەتەکاندا، یعنی لەسەری نەوەستی چاکترە لەو ئاەتانەی کە زۆر تێکەڵکێشن. هێندێک لە ڕیوایەتەکان کاتی خۆی بە ئاەتێکیان حساب کردوون، هەر چۆنێکی بێ ڕقەمی ئاەتەکە هیچ لە بابەتەکەی ئێمە ناگۆڕێ، تەرتیبی ئاەتەکان بە وەحی و بە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەویش لە جیبریل وەریگرتووە، ئەویش لە خوا وەریگرتووە و سەحابەکان هیچ دەستکاریەکی تەرتیب و ڕیزبەندی ئاەتەکانیان نەکردووە. بۆیە لە هەرچی قیراءاتی دنیادا هەیە تەوان پێش و پاشی لە ئاەتەکاندا نییە. ئاەتێک بە دوو ئاەت حساب دەکەی ئەوە هیچ لە مەسەلەکەی ناگۆڕێ، بەس ڕقەمێک زیاد دەبێت. بەڵام لە پێش و پاشی ئاەتەکان لە حسابکردنی ئاەتێک لە سوورەتێک لە قیراءەتێکدا و لە قیراءەتێکی کە لە سوورەتێکی دیکەدا ئەوە بوونی نییە. هەرچی مصحفی دنیا هەنە ئەوانەی بە قیراءەتەکانی کەس نووسراون، جگە لە قیراءەتی حەفظ عن عاصم کە بە زۆری تەوان مصحفەکان هەر بەو قیراءەتە نووسراون و کاتی خۆی هەر ئاوا نووسرابوون. ئەوانەی ئێستا بە قیراءەتەکانی کەس نووسراون ڕیزبەندی لە بینی ئاەتەکاندا هەر وەکو خۆیەتی و هەتا قیامەتێش وەکو خۆی دەبێت، کە ئەوە جۆرێکی دیکەیە لە ئێعجاز و وەک دەڵێ ئەوە کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە و کەس ناتوانێت دەستکاری کە و نەیانتوانیوە ئاەتەکانیش پێش و پاشکەن. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.